کلێنەی کە ئێستاکەنە دروست بووە لە تێگەیشتن و فێرکردنی مناڵە. هەر خۆتان ناوتان ئیقرا، بەڵام ئیقرا بچی؟ ئیقرا باسم ربک. کام ڕەب؟ الذي خلق. بەس ئەو خوایە ئەتوانێ ئاراستەی خوێندن و کەتەلۆگ بۆ ئینسان دابنێ کە خەڵقی کردویت، کە دروستی کردویت. خلق الإنسان من علق. ئەو عەلەقی کە بەناو ڕەحمێکە هەڵەواسرێت و گەورە ئەبێ و ئینسانە بێ بۆ پیا و بۆ ژنەی کە ئێستاکە نەیبینین. ئەگەر بەس وێڵاشەکەی لێکەیتەوە، بەس ناوکەپەتکەکەی لێکەیتەوە، ڕەبتی بە دایکەکەەوە نەمێنێ ئەمرێ. بەرەو تۆ چۆن ڕۆژێ لە ڕۆژان مناڵێ بوویت و کۆرپەلەیە بوویت و نوتفەیە بوویت و عەلەقەیە بوویت و ئەوە هەڵواسایی بە ڕەحمی دایکدا، ئەگەر لە دایکی کرایتایەتەوە ئەترازایت و ئەبووی بە سەڵتێکە وەڵە مناڵێکی لەبار چووە، سەر لە ژیانە نابوویت. ئەگەریش ئاوا لە قورئان بیتەوە دوورکەویتەوە، ئاوا لە وێڵاشەکە و دوورەکەویت و نامێنی. بۆی ئەڵێ لەبار دایکە چوویتایە. ثەکەلەتکە ئومک. هەر ئاوا ئەبوویت. بۆیە الذي خلق الإنسان من علق. اقرأ وربك الكريم الأكرم. هو لفظي خويتي خواي قورا وي بإنسان دعوة بۆی خۆشەویستەکانم ئەو کەلیمەیەکی زۆر قورسە لە چۆ دەست پێم کە بخوایە باشتر وایە لە سوورەتە مەکیەکانەوە بەپێی ئەسبابی نزول دەست پێ بکەم. ئیقرا بە دوایە بچ بە خوارەوە. زانم دوای ئیقرا چی؟ یا ئەیها المدەثر یا ئەیها المزەمل، دوای ئەوە نون والقەلەمی وما یەسطوڕون، دوای ئەوە هەموو ئاەتەکان با بە دوای یەکان ڕیسکەم. ئەوا باشە سیریکە لە ئیقرا ئەوە دەست پێیەکەی ئەڵێ ئیقرا باسم ربک، ناڵێ تێپەڕی. یەکەم شت خوا پێ ناسێنێ، یەکەم شت خالقی ئەرز و ئاسمانە پێ ناسێنێ. مناڵێک دەستەگری فێرێکی ئەڵێ دایکە ڕەب چییە؟ ئەی خەلق چییە؟ سێم جیاوازیەکە. ئەڵێ هین بۆ مناڵ قورسە لە قل أعوذ برب الناس دەست پێیەکەم، لە قل أعوذ برب الناس ئەڵێ قل أعوذ برب الناس. ئەڵێ دایە ڕەبی ناس چییە؟ دووبارە ناڵێ تێپەڕیت. جاری یەکەم شت دەبێ خوا بناسیتیایە. مەلیکی الناس ئیلاهی الناس. خەڵکە پێ ناسێنێ، بەڵام پێش ئەوە خوای خەڵکە پێ ناسێنێ، مەلیکی خەڵکە پێ ناسێنێ. ئەڵێ باشتر وایە بچینەوە لە هەوڵی قورئان دەست پێ بکەین و ئاوا بەعەکسەوە قورئان خوێندن ناخۆشە جوزی عەم و تەبارەک و ئەوانە. نەبا چینەوە الحمد لله رب لا إله. هەر ویستم خۆم لەو ڕەبە پارێزم، هەر ویستم جارە باسی نەکەم، هەر ویستم نەخێر نابێت. تۆ ئیقرای چیەکی ئەگەر باسی ڕەب ناکەی؟ چ قیمەتێکی تایە ئەگەر جاری باسی خالق و پەروەردەکارێک ناکەی بۆ ئینسان؟